بینەرانی بەڕای سڵاوتن لێبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێ خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بەوەی بەڕێز گەیشتمەوە لە ئاڵقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردیدا گفتوگۆ دەکەین لەسەر مژاری شەڕی تونڕەوی لە نێوان هەزر و چەکدا لەو چوارچێوەشە پێویستە چەند پرسیارێ بکەین ئایا جۆرەکانی تونڕەوی لەکوێوە سەرچاوە دەگرن ئایا مەترسی گروپە تونڕەوەکان لە چیدایە و ئایا زانا و دانای پێشینی کوت ڕۆڵیان چی بووە لە چەسپاندنی هزری ئاشتی خوازی ئەی ئێمە چی بکەین بۆ ڕێگەگرتن لە هزری تونڕەوی بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکانی مژارە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین مامۆستام کاتی جەنابەت باش و سڵاو لێبێ سڵاو لە ئێوە کاتی ئێوە باش مامۆستا ئێستا ئێمە لە ئانووساتی شەڕی کۆتایهێنان بە توندڕەوی تونوتیژ گروپێکی تونڕەوی لە عێراق وە نزیکی خۆمان لە شاری مووسڵ ئێمە بەڕاستی تونڕەوی جۆری زۆرە جۆرەکانی تونڕەوی لە چیەوە سەرچاوە دەگرێت تەنان ڕەنگە تونڕەوی ئاینی نەبێت تونڕەوی تریش هەبێ تونڕەوی سەرەتا لە هێزی چەکەوە دەست پێکایە لە فکرەوە دەست پێکە دوای ئەبێتە هێزی باز و چۆنا وەیم چۆن بیان ناسین چۆن بەرگانە ببینەوە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەتوانم بڵێم لە سەرەتا کە لە دەوروبەری 2014 کە داعش ڕووی لە شنگال کرد و دوجار لە دەوروبەری 2014 ڕووی لە مەخمور کرد و لەو سەرەتایانە لە مانگی هەشدا بابەتێکم نووسی لە گۆڤاری گوڵاندا بە ناونیشانی چەتەگەری ئاینی داعش وەک نمونە ینی باسم ئاماژەم بەوە کرد لە 21/8/2014 گوتم شەڕی ئێمە لەگەڵ ئەم ڕێکخراوە تیرۆریستیە شەڕێکە زۆر درێژ ناخایەنێ لە دوجاردا ئێمە لەگەڵ ئەم ڕێکخراوە تیرۆریستیە شەڕێکی کورتخایەنمان هەیە لەو شەڕە کورتخایەنە دوو شتمان پێویستە کە یەکێکیان چەکی قورسە کە هەمیشە پێشمەرگە داوایەکە لەگەڵ تەکتیکی نوێیە چونکە شەڕەکە بۆ ئێمە تازە بوو چەکی قورس و تەکتیکی نوێمان پێویستە بۆ ئەوەی کۆتایی بە داعش بێنین لە ڕووی سەربازی بەڵام گوتم ئەو کات لە 2014 مانگی 21 نووسیم ئێمە شەڕێکی ترمان لەگەڵ داعش و هاوشێوەکانی ئەبێ لە نێو خۆدا کە ئەویش شەڕی فکرە کە ئەویشیان شەڕی فکرە بۆ ئەم شەڕی فکرە لە جیاتی چەکی قورس ئەرکێکی قورسمان دەکەوێتە ئەست لە جیاتی تەکنیکی تەکتیڵێ ینی تەکتیکی نوێ پێویستیمان بە بیرێکی نوێ دەبێ کە ئێستش بارودۆخەکە لەو کاتەوە تا ئێستا لەسەر ئەم قسەیە زۆر بەردەوامین هەمیشە ئەم قسەیەم بۆ ئەوە بوو کە لە ڕاستیدا بڵێم داعش وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی هاوشێوەکانی وەکو بۆکو حەرام هاوشێوەکانی دیکەی وەکو تالیبان هاوشێوەکانی دیکەی وەکو قاعیدا هاوشێوەکانی تری لۆکاڵی کە لێرە و لەوێ لە هەندێک وڵات و شوێندا هەن هاو بیرەکانیان کە لە زۆربەی شوێنان هەیە بەلای خۆشمانەوە هاوسۆزەکانیان ئەمانە لە ڕاستیدا ئەتوانی بڵێ ئەو کاتێکەوە دەست بەکاردێن و خەڵکە کوژن ئەمە لێرەدا ئەبێت چەند بەراوردێ بکەین چونکە ئەو دیراساتانەی لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو لەسەر قاعیدە و بۆکۆ حەرام و تالیبان و دوجار لەسەر داعش کراوە لەلایەن یۆن چۆنەڵێ ئەو راپۆرتانەی کە گلۆبال تیرۆریزم ئیندێکس ئامادەی کردووە نیشاندەری جیهانی تیرۆریزم پێمان دەڵێ کە ئەم کارانە لە ئەنجامی بینینی ئەو کەسانی کە کاری تیرۆریستیان ئەنجام داوە قسەیان لەگەڵا کراوە بە دوور لە مەسەلەی کتێب و نووسراوەکان لەگەڵ خۆیان قسە کراوە ئێوە بۆوان لەبەر چی وان بۆچی خەڵکە کوژن بۆچی خەڵک سەرەبڕن بۆچی حەستان لە مردنە ئەم پرسیارانە چۆن وەڵامەدەنەوە یەکێک لەو کەسانی کە لە وڵاتانی کەنداودا گیرە و قسەیان لەگەڵدا کرد بە کۆی هەموو وەڵامەکان لەگەڵ چەند کەسێکدا یەک چۆنەڵێ ئەوکو بڵێ ئەنجامێکیان دەستکەوت ئەڵێ یەکەم هۆکار بۆ تیرۆر بریتیە لە توندڕەوی فکری یعنی شێوازی بیرکردنەوە شێوازێکی توندڕەوانەیە کەسی دیکەت قبول نییە تەنها ئەو بیر و بۆچوونەی کەوا خۆت هەت ئەم توندڕەویە ئیدی هەر توندڕەویەک بێ نەتەوەیی بێ فکری بێ حزبی بێ ئەم توندڕەویە ئاینی بێ ئێستا ئاینیە ئاینەکەش بەداخەوە ئیسلامیە وانە کەواتە لێرەدا پێمان دەڵێ هۆکاری یەکەم توندڕەوی فکریە هۆکاری یەکەم توندڕەوی فکریە دووەم هۆکار چییە بریتیە لە بارێکی دەرونی چۆن ئەڵێ ینی ناهاوسنگ ئەمەیە کە ئەوروپیەکان هەمیشە بەم جۆرە تیرۆریستانە ئەڵێن چی ئەڵێن کەسێکی نەخۆش لە ڕووی دەرونیەوە ئێمە چونکە لە بواری دەرونی دیراساتمان نییە و چۆنەڵێ دام و دەستگامان نییە بۆ چاکردنەوە و دووبارە شیاننەوەی کەسی نەخۆش بە دەرونی لەبەرەوە زۆر لەمە حاڵی نەبووینە
کە هەموو تیرۆریستێک نەخۆشە لە ڕووی دەرونیەوە بەڵێ هەموو تیرۆریستێک هەموو تونڕەوێکی فکری نەخۆشە لە ڕووی دەرونیەوە بەڵێ پێویستی بە چارەسەرە نابێت لە نێو کۆمەڵگەدا ئاوا بە ئاسانی بگەڕێت و جێ مەترسیە خەڵک و بەڵێ مەترسیە بە پەلاماری خەڵک با و خەڵک بکوشێ خاڵی سێم بوونی ژینگەیەکی لەبار بوونی ژینگەی لەبار یعنی تیرۆریست لە نێوماندا دەژێ تیرۆریست کەسێکە بە تونڕەوی فکری کە فکری نابینین بە بارێکی دەرونی مۆلەقی ناهاوسەنگ کە ئێمە هەستی پێ ناکەین وانە بەڵام کورد لە مێژە گوتوێتی لە ئاوی مەنگ بترسە ئەم حاڵەتە لەگەڵتایە لە نێو کۆمەڵگە لەگەڵتایە ئەم جۆرە کەسانە کەی ژینگەیەکی لە باریان بۆ خوڵقا دەرەکەون ئەی مەگەر ئەو کوردانی ئەشتە نێو داعش و چوونە نێو داعش زۆربیان هەر لەم وڵات و لەم هەرێمە نەبوون ئەی ئەوە لە چۆ بوون ئەوە ژینگەیەکی لە باریان بۆ خوڵقا دەرکەوتنەوە ئەوانەی چونە نێو ڕێکخراوە تیرۆریستە کوردەکانی دیکە لە هەرێمی کوردستاندا چی بوون هەر ئەو جۆرە کەسانن کەواتە ڕۆژگار دەیسەلمێنێکەوە هەموو تیرۆریستێک دەست پێکە بە تونڕەوی فکری لە بارێکی دەرونی ناهاوسەنگدا بەبوونی ژینگەیەکی لەبار کەواتە جارێکی ترسیانەیەکی ترمان هەیە لە ڕوانگەی ئەم راپۆرتانە پێمان دەڵێ هەموو تیرۆریستێک بە سێ قۆناغدا دەڕوە قۆناغی یەکەم لە مێشکە قۆناغی دووەم لە دڵە قۆناغی سێم لە دەستە قۆناغی یەکەم لە مێشکە لە مێشکی خۆیدا گۆڕانکاری دروست دەبێت هەستە کاکەوە ئەو بیر و بۆچوونە وەردەگرێت و ئەو بیر و بۆچوونە ئیدی هەر ئەوە ڕاستە و ڕاست لای کەسێکی دیکە نییە کە ئێمە ئەم ڕاستیە ڕەهایە بەس لە لای خوددا هەیە توانێت شکردنەوەی نییە شکردنەوەشتەکانی یا بە مانایەکی تر وەکو ئایدۆلۆژیانە خراوەتە مێشکەوە مێشکی شۆراوەتەوە ئەم شتەی وەکو حقیقت وەرگرتووە لە کاتێکا پێغەمبەران درودی خوان لەسەر ئیدعای ئەمەیان نەکردو بڵێن حقیقت هەموو لە لای منە بەڵام لێرەدا بینی تیرۆریست کەسێکە لە مێشکەوە دەست پێکات لەسەرەوە دەست پێکە کەوا لە فکری ئەودا دەست پێکات لە ڕووی مێشکەوە یەک شت ئەوەی کە خۆی ئەیزانێ بە حقیقت ێزانی ئەنجا ئەمە ئەچێتە ناو حەماسەتێکی ناهۆشیارانە کە شوێنی ئەم حەماسەتە ناهۆشیارانە دڵە حەماسەتێکی ناهۆشیاری ملەنێ بە هەموو دار و بەردەوە وەکو ئەو تیرۆریستانی کەەوە حەبیانە دەنێ و بەو شێوازانەی من بەدار و بەرد و ئاسنەوە ئەنێن هەستەکەی لە مرۆڤایەتی دەشۆرێتەوە ئەمە حەماسەتێکی ناهۆشیاریە ئەو جاکەوێتە دەست ئەو جا دەستی بەکاردێنێت و خەڵکە کوژێ و خەڵک سەرە بڕ بەم شێوازانە کەواتە لێرەوە بۆ دەرەکەوێ جارێکی تر بۆ دەرەکەوێ لە دوانەیەکی تردا لە دوانەیەکی تردا بۆ شیکردنەوەی کەسایەتی تیرۆریست ئەوەیە کە هەموو تیرۆریستێک دوجار ئەبێ ئێمە تەماشایکەین داعش بۆکو حەرەم تالیبان هاوشێوەکانیان ئەمانە هەر هەمووی تۆ بێت لە دوو ئاستا بیبینی ئاستی یەکەمیان وەکو درەختێک ئاستی دووەمیان وەکو تۆوێک زوو گوتومە داعش وەکو درەختێکە ئەوە کاری پێشمەرگەی و ئەتوانێ بیبڕێتەوە 2 ساڵ لەمەوە بەر زیاتر گوتومە ڕۆژێ دێ ئەیبێنن کەوا داعش وەکو درەختێک پێشمەرگە بە بازوو بە هێز بە توانای خۆی ئەتوانێت درەختی داعش ببڕێتەوە بەڵام لەگەڵ بڕینەوەی درەختی داعشە داعش ئیشی کردو لەسەر مناڵانێکی زۆر داعش ئیشی کردو لەسەر ئافرەتانێکی زۆر داعش ئیشی کردو لەسەر لاوانێکی زۆر و لەگەڵ بڕینەوەی درەختی داعشا تۆوەکان یەکەوێت ئەم تۆوانە کە ئەکەونە زەوی لە بوونی ئاوێکە و لە بوونی کەشێکی لەباردا سەر هەڵەداتەوە جارێکی تر کەواتە ئێمە بە بڕینەوەی داعش لە ڕووی سەربازی وەکو بڕینەوەی درەختێکە سەر هەڵەداتەوە کۆتایی نایە ئەبێ مامەڵە لەگەڵ ئەو تۆوەدا بکەین ئەبێ مامەڵە لەگەڵ تۆوەکەدا بکەین بۆیە هەموو ئەمان پێ دەڵێ تونڕەوی هەر جۆرێک بێت لە جۆرەکانی دوجار لە هزر و لە فکرەوە دەست بڵێ جوانە مامۆستا دێنە سەرەوەی کەوا مەترسی ئەم گروپە لە چیایە مەترسی ئەم گروپە تەنیا بۆ سەر خۆیەتی بۆ سەر ئەو ئاینەیە کە هەڵی گرتووە بە تایبەتی سەر تونڕەوی ئاینی لە برەودایە یان بۆ سەر کۆی کۆمەلگا و ئاشتەوهای کۆمەلگایە هەموو بوارەکانی کۆمەلگە تەماشا بکە و بەلایکەم و ئەم 2 ساڵی ڕابردوو ببینە بزانە لە ئەنجامی بوونی ڕێکخراوێکی تیرۆریستی وەکو داعشە یعنی بوارەکانی زیانگەیاندنی چی بووە ینی بواری ئاینی بە پلەی یەکەم زەرری لە ئاینداوە بە پلەی یەکەم زەرری لە ئاینداوە خەڵکێکی زۆری بە گومان کردووە لە ئاینەکە خەڵکێکی زۆری تریشی بەرەو ئیلحاد بردووە خەڵکێکی زۆریشی خستۆتە ئاستێک کە هاوسۆزیان بووە لە دوای خۆیان بەجیان هێشتووە کامە لە هەموو بوارەکاندا ئاین حقیقەتی ئاینی حقیقی و ئیسلام قوربانی یەکەمی دەستی داعش قوربانی یەکەمی دەستی ئەم ڕێکخراوە تیرۆریستیان کەواتەگەر لە بواری ئاینیش تەماشایکەی ئاین خۆی ئەمڕۆ بۆچی لە ماوەی ئەم 2 ساڵە هەر ئاەتێک و هەر فەرمودەیەک و هەر مێژوویەک ئەجێڕیتەوە هەمووی کەوتۆتە ژێر پرسیارەوە ئەگەر کەس بڕات پێ ناکە
کەس بڕوا ناکە بەم قسانەی کە ئەیکەی دەربارەی ئاین هەمووی بەڵگەی ئەوێ هێشتا لە چۆمانە هێشتا ببینە با داعشتاوە ببێ ئەو جا ساحەی فکری گەرمە بێت ئەم جا خەڵک ئەگەڕێ بەم هەموو مەسادیر و سەرچاوانەیە ئەو جا خەڵک بۆ دەرەکەوێ بڕوا بە زۆر شت ناکە کە حەقیشێتی بەم شێوازە بیر بکاتەوە چونکە بۆ وەکو دەرەنجامێک بینی داعش لە ئەنجامی مەسلەیەکی فکری و بیرکردنەوەیەکی فکری و پشتبەستن بەو سەرچاوانە ماڵی خەڵکی وێران کرد کەواتە بە پلەی یەکەم سیانەی نان و ئازادی و ئاسایشەکەوێتە خەتەرەوە هەموو ئەو شوێنانی داعش دەستی بەسەرا گرتووە نان نییە بیخۆ ئەگەر لێ ینی شێت بوون بۆ ژەمێکی خواردنی باش ئێستا لە مستاویەکان بپرس ئەوانەی ئەندامی پەرلەمانن ئەڵێن خەڵکی مووسڵ یەک ژەم نانەخۆ یعنی تۆ ئەمە ئەو دەوڵەتەیەکەوە خوا داوای کردو ئاوا دروستێکی ئەمە نمونێ ئەو دەوڵەتەیە بە تەمای هەموو عالم بۆی بێت و هیجرەتی بۆ بکاو ئەمە ئەو دەوڵەتێ ئەطعمهم من جوع کەواتە لێرە بۆ دەرەکەوێ بە پلەی یەکەم ئەوەی کە خوددا فەرمووی ئەطعمهم من جوع ئەوە لیباسی جوعی کرد بەبەری ئەو خەڵکە نانی ئەو خەڵکەی بڕی زۆر پیشەی نەهێشت وانە دەبچۆ بۆ ئامنەهم من خەوف ئەوە لیباسی خەوفیشی کردە بەری ئەو خەڵکە ئاسایشنەوە هەر شوێنە دەستی داعشی پێگەشتوێ ئاسایشیتیانی تەنات کە دێن بۆ ئێرەش هەست بە ئاسایش ناکەن بینی ئەم کەسانە هەموو لەباری دەرونی شێت بوون تێک چوون بەڕاستیدا هەمووی پێویستیان بە دووبارە شیاندن هەیە بۆ گەڕانەوە بەنێو کۆمەلگا لە حاڵەتێکی تریشدا ئازادی لەژێر دەسەڵاتی توندڕە و تیرۆریستەکانە قەت نییە هەموو ئەو کەسانی هاوسۆزی داعشیشن ئێستا لە سایه ئازادی هەرێمی کوردستاندا ئەو ئازادیەی کە هەرێمی کوردستان داوێتی بە هەندێک یا بە هەمومان وەکوواڵێ بەڵام هەندێکمان هەیە لە هەرێمی کوردستاندا هێشتا بەدەستی ئەو بێ ئەو ئازادیە لە هەمومان زەوتەکاتەوە هەر بەخۆیە باتەوە جارێکی ئەمە هیچی فەرق نییە داعش لەگەڵ شێوازەکانی فاشیزم و نازیزم و ئەو شێوازە تونڕەوە فکرانی کە جاران هەبوو بە پلەی دوم ئەتوانی بێتەوە بۆ زیانەکانی ئەم جۆران ئەوەیە کە داعش و هاوبیرەکانی داعش و هاوسۆزەکانی بڕوایان بە یەک ڕنگ هەیە کۆمەڵگە بۆیە ئەکەن بە یەک ڕنگ لە کاتێکا تۆ تەماشای قورئان کەی بەلایکەمەوە ئەو هەموو ئاەتانە دەبینی کە خودای گەورە باسی مختلفون ئەلوانوها ئەو هەموو فرەڕەنجەی کە خوددا مەبەستێتی خۆ خوددا هەر مەبەستی ئەوە نییە بوونەوە بە فرەڕەنگی دروستکە هەر لە بەر خاتری ڕەنگەکانی پێمان دەڵێ فرەڕەنگی لە بوونەوەردا هەر ئەوەیە دەبێتە مای فرەڕەنجی لە بیر و بۆچوونەکانیشدا بەڵام هەڵبژاردننی ڕەش و سپی لەلایەن داعشەوە خۆی بۆ خۆی پێمان دەڵێ تۆ بێ هەڵبژێری یا ڕەش یاسپی باش نییە ئەمە مخەیەرکردنی ئینسان لە نێوان ڕەش و سپیدا خۆی بۆ خۆی بەڵگەیەکە داعش ئەو سپی کە ئەو بە سپی ئەزانێ تۆ یەک ڕنگ کۆمەلگا جلوبەرگ و ستایلی نێو کۆمەلگا بە یەک ستایل قبوڵە ڕێگەت نادە تۆ ئازاد لە پۆشینی جلوبەرگەکانیشدا لەبەرەوە ئەمە هەمووی پێمان دەڵێ دوجار کەرامەتی ئینسان لە ئازادیدایە ئەگەر ئینسان ئازاد نەبوو لە پۆشتەکردن ئەگەر ئینسان ئازاد نەبوو لە ڕادەربڕین ئەگەر ئینسان ئازاد نەبوو لە ئازادی بیرکردنەوە گشت ئەوانەی ئەمەمان پێڕەوا نابینن هەر داعش و نەوەی داعشن لە ڕاستیدا ئەمە ئەو زیانانەیە دەبێت چاوەڕێکەین ئێمە بترسین لە هەموو ئەو کەسانەی کە بەکو داعش بیرەکەنەوە چونکە ئێستا لە بواری بیرکردنەوە سبەیە چێتە دڵیان اینجا چێتە دەستیان کەواتە بۆیە دەگوترێ هەموو توندڕەوێکی فکری داعشە بەڵام هێشتا چەکی دەست نەکەوتووە ژینگەی لەباری دەست نەکەوتووە عاشقی خەوتووە بەو شێوازە ئەبینی ئەوروپا چەند وریان لە نازیزم و فاشیزم ترساون هەر کەسێک گوشەیەکی ڕەگەزپەرستی و نەژاد پەرستی لە دەمی دەرچێ لە نێو یاریگاکانیشدا ئەو تیپە سزا ئەدەن ئەڵەن تا یەک یاری دوو سێ چوار پێنج یاری بۆ نمونە نابێت جمهور و جەماوەرەکەت بێتە نێو یاریگاوە چونکە یەکێک لە جەماوەرەکەت گاڵتەی بە ڕەشپێستێک کردووە یا شیعارێک و شێوازێکی وەکوڵێن ڕەگەزپەرستانە و نەژاد پەرستانی هیتلەری بەکاری هێناوە ئەو ترسەی کە ئەوروپا هەیەتی ئەبێ ئێمەش بترسی گشت ئەو کەسەی لە نێو کۆمەڵگەدا زمانیان لە زمانی داعشەچێ ئەبێ بزانین ئەمڕۆ بە زمان ئەو قسانە ئەکەن سبەی دەستیان بڕۆ خەڵک سەرە بڕن لە ڕاستیدا ئەمە بێ ئەگەداری بین هەر لەوێەوە داعش زەرەری بۆ کۆمەڵگە ئەوەیە کە فەلسەفەی مەرگ دۆستی بڵاو کردەوە مانای چییە خدایەک ناوی خۆی نابێ ئەلحەی خدایەک کە ژیانەرە کەچی تۆ بێی بڵێ فەلسەفەی مەرگ دۆستی بڵاوکەیتەوە خدایەک بفەرموێ وەلا تەقتولوا ئەنفوسەکم یانی بە کوردی خۆتان مەکوژن بەڵام داعشێک بێ خۆیە کوژێ داعشێک بێ بە خەڵک بڵێ دنیای کۆتایی هەر پێدێ خۆت بکوژە خۆت بتەقێنەوە بەوانی دیکەدا ئەم تەمجیدکردنی مەرگە ئەم بڵندکردنی مەرگ و مەرگ دۆستیە خۆی لە خۆیدا زەرێک یەکجار گەورەی لە کۆمەڵگەداوە وێ ڕای بڵاوکردنەوەی هەموو ئەفسانە خراپەکانی دژ بە عەقڵ ئەم هەموو خوڕافاتانەی کە بڵاوی کردەوە لە نێوی ئاین و بە نێوی فەرمودەی لاواز و بە نێوی فەرمودەی هەڵبەستراو بە نێوی مێژوویەکی شێوێنراو هەر هەمووی بەڕاستی
ئەمە هەمووی لە ڕێگەمانە ئەبێ چارەسەری. بەڵێ مامۆستا ئێمە لە مێژووی خۆمانە زانە و دانەی کوردی زۆرمان هەبووە کەوا دەوری گرنگیان هەبووە لە چەسپاندنی هزری ئاشتیخوازی و ینی ئاشتوایی کۆمەڵاتی. ئێمە بۆچی ینی لە شوێن پێی ئەو زانانە زۆرتر نەڕۆیشتینیان با بڵێن هەندێک لامانداوە و چوینتە ناو داعش و هەندێکی تر تونڕەو بیرەکاتەوە بۆچی ئەومان نەکرد نمونەی خۆمان بۆچی وامەلاتەوە کاری ئێمە ئەوەی ئەدەبین بۆ یاڵم کاری ئێمە لەم بەرنمەیە ئەڵێن تێگەشتنی کوردانە لە ئاین مەبەستمانەکە نەوەی ئێمە و نەوەی تازەمان هاتە هەنێک لە نەوەی کۆنیژیانی بێتەوە سەر ئەو حاڵەتەی کەوا تێگەشتنی کوردانە بۆ ئاین چۆن بووە تێگەشتێکی متەسامیحانە و تۆلێرانسانە تێگەشتێک ئامێزێکی گەرمە بۆ هەموو ئاینەکان و بۆ هەموو ئاینزاکان ژینگەیەکی لەبارە بۆ هەموو ئاین و ئاینزاکان ئەمە تێگەشتنی کوردانەیە. یعنی من هەمیشە دەڵێم لە هەر شوێنێکا تێگەشتنی کوردانە بۆ ئاین هەبێ ئاشتی هەبوو من نمونەیەکت پێ بڵم بە پەلا 800 ساڵ بچمە دواوە بۆ ئەوەی کە بزانم کورد 800 ساڵ لەمەوە بەریش کورد چۆن بوو تێگەشتنی کوردانە بۆ ئاین چۆن بووە. ئەو پاپایی ئێستا بینی پاپای فاتیکانە ناوی فەرەنسیس نییە بۆ یەکەمین جارە ئەم لەقەبە پاپایەکەڵ ئەبژێرە ئەم پاپایە لە زنجیرەی پاپاکانی فاتیکاندا زنجیرەی ئەم 266 یعنی ئەم فەرەنسیسی یەکەمە پاپای فاتیکانە ژمارەکەی 266 مینە بەس یەکەمین کەسە کە ناوی فرانسیس بۆ خۆی هەڵبژێرێ باش نییە شتێکی زۆر درێژ کورتێکەمەوە ئێستاکە. ئەو بۆچی ناوی فرانسیسی هەڵبژار ئاڵێ لەبەر ئەوەی قەشەیەک هەبوو لە ئیتالیا ناوی فرانسیس دی ئەسیزی بوو. فرانسیس دی ئەسیزی کەسێکی لەسەرخۆ بوو هێمن بوو ئاشتی خواز بوو لە خۆبوردە بوو ڕەحم و بەزەی و سۆزی بۆ خەڵکە بوو ئاشتی خواز بوو ئەو لەگەڵ مسلمانانە با بکرینەوە تێکەڵی مسلمانان بین شەڕی ئاینی نەکەین لەگەڵ کەسدا ئەمە فرانسیس دی ئەسیزی بوو کەی وەفاتی کردووە لە 1236 زاینی 1226 زاینی کۆچی دوایی کردووە بەس چون بە دوایە بزانم فرانسیس دی ئەسیزی یعنی هاوڕێی چێ بووە ئەم کەسە 800 ساڵ لەمەوبەر ئەم شێوازە تێگەشتنە جوانەی هەبووە بۆ مەسیحیەت کە بڵێ لەگەڵ مسلمانانە با تەبابین و لەگەڵ مسلمانانە ئاشتی خواز بین و ژینگە دۆست بین و هەموو ئەمانەی کە فرانسیزی ئێستای یەکەم پاپا وا دەڵێ لەم فرانسیزەی وەرگرتووە چون بە دوای ئەم مێژوەدا بۆم دەرکەوت کاتێکە هەڵمەتی خاچ هەڵگران لە هەڵمەتی پێنجەمدا دێنە سەر میسر لە ئەوروپاوە ئەو کاتە چێ فەرمانڕەوای میسرە لە دوای سەلاحەدین و لە دوای مەلیک العادیلی برای سەلاحەدین برازای سەلاحەدینی ئەیوبی کە ناوی ئەلمەلیک الکاملە مەلیک الکامل فەرمانڕەوای میسر بوو ئەو کاتە کاتێک کە ئەمان دێن فرانسیس دی ئەسیزی بە سوپاکەی خۆیان نەڵێ ئێمە بۆچی لەگەڵ مسلمانان شەڕکەین منەشمە نێو مسلمانان لەگەڵ یانە ئاشتەوایی ئەەکەم تێبگەم بزانم مسلمان شەڕمان هەرەکەن یان ئەگەر ئێمە هاتوون قودس ببینین یا دەرگای قودس لە ئێمە ئەکەنەوە یان نە ئەڵێن بڕۆی ئەتکوژن ئەڵێنا لەسەر بەرپرسیارەتی خۆم ئەڕۆم دێ کاتێکە دێ مەلیک الکامیل ئەبینی بە مەلیک الکامیل ئەڵێ ئێمە بۆیە هاتوونیەوە دەرگای قودسان لە ئێمە داخستووە نایڵن ئێمە قودس ببینین نایڵن ئێمە تێکەڵی شوێنە پیرۆزەکانی خۆمان بین ئێوە ئەچن ینی بێحورمەتیەکەن بە عیسا عەلەیهی سەلام هەموو ئەمانە و ماوەیەکی زۆر فرانسیس دی ئەسیزی لەگەڵ مەلیک الکامیلی برازای سەلاحەدینی ئەیوبی بەیەکەوە ئەبن چێ سەرۆکی هەموو زانایانی بەردەستی مەلیک الکامیلە ئەو کاتە ئیبن شعبانی ئەربیلی کە لەقەبی سەلاحودینە سەلاحەدینی ئیبن شعبانی ئەربیلی خەڵکی ئەم هەولێرە لێرەوە مەلیک الکامیل بردوێتی بۆ میسر کردوێتی بە سەرۆکی هەموو زانایانی ئەو کاتی بەردەستی دەوڵەتی ئەیوبی ئەم ئیبن شعبانی ئەربیلیە و مەلیک الکامیل قسەی زۆرەکەن لەگەڵ فرانسیس دی ئەسیزی مەلیک الکامیل ئەڵێ من پێم ئەڵێن مەلیک الکامیل ناوە محەممەد براکەی ترم بەرپرسی دیمەشقا ناوی موسایە ئەوە براکەی تر مەوالە تەنیشتمە ئەیبینی ناوی عیسایە ئێمە ئەوە ڕێزمان بۆ عیساهەیە ئێمە ژینگە دۆستین ئێمە حەزمان لە خۆشیە ئێمە حەزمان لە ئاشتیە ئێوە هەر بەڕاست ئەگە شەڕ لە نێوانمان نەبێ حەزتان لە قودس بێ دەرگای قودستان هەمووی بۆ ئەەکەمەوە تەسلیمتانە ئەی ئەڵێ وەڵامە هەر ئەومانێ بەم شێوازە ئەگەڕێتەوە جارێکی تر بۆ نێو ئەوان ئەگەڕێتەوە بۆ نێو سوپاکەی خۆی و ئاشتیەک دروستە بێت لە نێوانی لە ڕێی فرانسیس دی ئەسیزی و مەلیک الکامیل ئەم ئاشتەوایە دروستە بێت و ئیدی دەرگاکانی قودس بەڕووی هەموو مەسیحەکانی ڕۆژ ئاواشا دەکرێتەوە ئیدی ئاشتی دروستە بێ پەیوەندی تونند و تۆڵ دروستە بێ ئەم هەموو بابەتانەی کەوا فرانسیس دی ئەسیزی بینی لە لای مەلیک الکامیل ژینگە دۆستی مرۆڤ دۆستی تەبایی ئەمە تێگەشتنی کوردانە بوو ئەو کاتیش بوو ئاین کە ئاشتی باشترە لە شەڕکردن کە تەبایی و پێکەوە ژیانی ئاینی باشترە لە شەڕکردن بزانە باپیرانی ئێمە پێشی 800 ساڵی چۆن بوونە ئەمە ئەو مێژووە کورتەیەکەوامان پێ دەڵێ
ئەگەر ئێمە بە مێژووی کوردانەی خۆمان ئەگەر بە تێگەشتنی کوردانەی خۆمان لە ئاین بگەین وازبێنین لە تێگەشتنی بیابان و تێگەشتنی ئەو کەسانی کەوا بە شێوازێکی تەسک بیرانە قسەمان بۆ دێنن ئێستاکە ئەو شوێنانی کەوا ڕێگە نادەن مەزهبێکی دیکە هەبێ ئەو شوێنانەی کە ڕێگە نادەن ئاینێکی دیکەیان لەگەڵا بێ ئەوانە ماڵی ئێمە وێرانەکەن لەبەرەوە بەڵێ ئاشتی خوازی لە دێرین زمانەوە ئیسلامەتی بەو باگراوندەی کە کورد هەیەی بۆ دین بەو خەلفیەتەی کە کورد هەیەی بۆ دین بەو تێگەشتنە جوانەی کە کورد هەیەی بۆ دین ئەوە کوردە تێگەشتنەکەی خۆی زۆر جوانتر کردو بۆ ئاین ئەگەر ئێمە ئاوا بڕۆین ئەبینە نمونەیەکی زۆر جوانتر و جوانتر بۆ تێگەیان نینەوەکانی دیکە بە شێوازێکی جوانتر لە ئاین بەڵێ مامۆستا دێنە سەر دواتەوە کە ئێمە ڕوبەڕووی دۆخێکی وا بووینێتەوە ئێستا ئێمە زۆر بۆچوونەیە ئایا چی بکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی حیزبی تونڕۆی ببینەوە ئایا ئێمە سنتەر دابنین ئایا ئێمە ڕووی میدیاهایش بکەین ئایا ئێمە چۆن تاکتیکی خۆمان بگۆڕینەوە چۆن تاکتیکی خۆیان ئەگۆڕن لە تونڕۆوی ئێمە چی بکەین چونکە دایز پێم وایە زۆر کاری نەکردو قسانی کە کردومانە تونڕۆ هەر هەیە و بەردەوام ئایا هەر ئەمێنێ یاخود ئێمە دەبێ ڕێگاکی تر بگینە بەر بێگومانم لەسەر ئەوەی کەوا ئەرکێکی زۆر قرس هەمومان ئەڵێم ئێمە ینی ئێمەی خەڵکی کوردستان بەڵێ باسم لە کوردستان ئەرکێکی گەورەمان لە بەردەم وەکو ناوم نایانی بەلای کەمەوە 4-5 خاڵی سەرەکی بێ باسکەم یەکەم بە پلەی یەکەم مادام شەڕی تیرۆر و شەڕی توندڕەویمان بریتە لە شەڕی فکر ئەبێ هەر لە فکرەوە دەست پێ بکەین چونکە نە ئیسرائیل حەماسی بۆ تەواوەکرێ لە ڕووی سەربازی ئەبینی نە ئیسرائیل حیزبوڵای بۆ تەواوەکرێ لە ڕووی سەربازی ئەبینی نە ئەمریکا تالیبان و قاعیدەی بۆ تەواوکرا لە ڕووی سەربازی چونکە ئەم مەسەلانە لە فکرەوە هاتووە لە ڕووی ئاستی سەرەوە درەختەکەی هەربی بڕەوە تۆوەکەی ئەەکەوێ هەربی بڕەوە تۆوەکەیەکەوێ کەواتە ئەم شەڕی هزرە پێویستە لە ئاستی فکرەوە دەست پێ بکەین جا بۆیە خدا عقلی پێداوین خدا ئەم دەماغی پێداوین ئەڵێ بیرکەنەوە ئەبێ ئێمە ڕێزێکی گەورەتر و چاکتر بۆ عقل بژێڕینەوە چونکە ئێمە دوجار لە هەر ئاەتێک و لە هەر فرمودەیەک ئەبێ خۆ بێ بە عقل تێبگەین وانە من سقەی ئەگەر ئەنی چۆن ئەڵێ متمانەی 100% بە تۆ بێ کە تۆ شتێکت بۆ من جێڕایەوە ئەو متمانە 100% کە زەحمەتە مستەحیلە محاڵە هەم بێ بەڵام باوا دەبنی من 100% متمانم بە تۆی تۆ دەی بە منەڵێ ئەمڕۆ لە نێو بازاردا وشترێکم بینی بە کونی دەرزیەکە چوو وایە وام پێڵێ من ئەڵێم متمانم 100% بە تۆ بەس بەڕاستی ئەم قسەیە معقول نییە وشتر چۆن بە کونی دەرزیاچ کەواتە ئێمە زۆر شتمان بۆ دێنن ئەڵێن خاوەنەکەی پیاوێکی زۆر سیقەیە ئەو سیقەیە بۆ من سوودی نییە چونکە قسەیەکی بۆ جێڕاومەتەوە بە عقڵان ناچێت وانە من متمانم بە تۆ 100%ش بێ بەس بە من بڵێ وشترێکم بینی بە کونی دەرزیە کاتێپەڕی ئالم شارەیە من بڕات پێ ناکەم ئەوە متمانم پێێتە بەس ئەم شتە زۆر ناماقوڵە کەواتە لێرەوە زۆر گرنگە جارێکی تر ئێمە ڕێز لە عقلی خۆمان بگرین بە هەموو شتێ بڕوانەکەین ئەرێ کاکە لەم ئیسلامە شتێکی زۆر جوان هەیە لە نێو هەموو شتە جوانەکانە یەکێ لەو جوانیانە ئەوەیە ئێمە نوێژێکمان هەیە کاتێک کە خۆر ئەگیرێ نوێژەکەین خۆ بۆ ئەومان نییە هەتاو دەرکەوێتەوە کە مانگە گیرێ سەڵاتی خسوف سەڵاتی کسوف وانە ئێمە کە خۆرە گیرێ سەڵاتی کسوف ینی نوێژی خۆرگیرانمان هەیە نوێژی مانگگیرانمان هەیە بەڵام خۆ بۆ ئەوەمان نییە وەکو خورافاتێک بڵێن بەم نوێژە خۆر دەرەکەوێتەوە یا مانگ دەرەکەوێتەوە نەمانەی وایە ئەمە پێمان دەڵێ ئێمە خوددا ئەڵێ هەمیشە لە ڕووناکی دابن ئەگەر تاریکی داهات و ڕووناکی نەما و مانگ گیرا و خۆرگیرا بۆ ئەو کاتە نوێژێکی دیاریکراو هەیە هەروەکو بۆ نیوەڕۆ بەیانی نوێژێکی دیاریکرا ڕووناکی دەرکەوێت کەواتە بەڕاستی ئێمە بۆ خۆرگیران و بۆ مانگگیران نوێش بکەین ئەی بۆ عقل گیران ئەی ئەم دەماغی کە تاریکی دە کاڵێن سەدەی تاریکی خۆ لە سەدە تاریکەکانە کارەبا ڕووناکی نەبوو بێ لە سەدە تاریکەکانە ڕووناکی هەبووە بەس مرۆڤەکان عقلیان تاریک بووە ڕووناکی نەبووە لە عقلیانە بۆیە ئەمە مەسەلێکە بۆیە ڕۆژگار پێی گوتین عقل وەکو چەتر وای چەتر کاتێک گەرما و سەرمان لێ دوورە خاتۆ بکرێتەوە عقلیش وەکو چەترە کەی کرایەوە سوودی ئەبێ بۆت عقلت داخەی هیچ هەردارێکە بەدەستەوە ئەو کاتیش خەڵکی پێکوژی و لە خەڵکی پێدی مە خاڵی زۆر سەرەکیە خاڵێکی ترەوەیە لە ڕووی سیاسیەوە ئاگداربین هەموو تیرۆرێک ئەنجامە ئەم برادەرە بۆچی بوو بە تیرۆریست لەبەرەوە بوو بە تیرۆریست چونکە پێی وابوو تیرۆریست و خەڵکە کوژێ بۆچی ئەم خەڵکا کوژێ تەکفیری کردو کەواتە هەموو تیرۆریستێک تەکفیریە هەموو تەکفیریەک تاکڕەوە هەموو تاکڕەوێکیش تونڕەوە ئەمە چوارتا ئەکەیە ئەمە چوارتا ئەکەیە تیرۆریستە لە تەکفیرەوە هاتووە خەڵکی تەکفیر کردووە اینجا لە پێشی ئەوەی تەکفیری بێت تاکڕەو بووە بۆ تاکڕەوە بۆ چونکە تونڕەو خاڵێکی تری زۆر سەرەکی ئەوەی ئەم جیهانە فراوانە کە پێڵێن نیشتیمانی ئیسلامی ئەگەر بێت و تۆ هەموو ڕۆژێک لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا خەمی 57 دەوڵەتت بێ و شەڕ لە بۆرمایە
من پێم ناخۆشە مسلمانە کوژرێ لەوێ بەس بەڵێ. من نابێ بێم تۆڵی ئەو لە خەڵکی ئێرە بکەمەوە بەڵێ وایە تۆ لە غەزە مشکلت هەیە نابێ ئەو مشکلێ بێنی بۆ ئێرە بۆیە دروشمێک هەیە لە 2008 نووسیمە ئەڵێم لە نیشتیمانی ئیسلامەوە بۆ ئیسلامی نیشتیمانی بەڵێ لە نیشتیمانی ئیسلامەوە بینەوە بۆ ئیسلامی نیشتیمانی ئێمە پێویستیمان بە ئیسلامێکی نیشتیمانی لە وڵاتی خۆمانە اینجا ئەم مێژووی کە ئەی خوێنینەوە ئاگاداری سێڕەهەندەکەی بین هەرچیمان خوێندەوە لە مێژووی ئیسلامدا چکە باسی ئیسلامەکەین ئەبێ بڵین بەو زمانەی ئەو سەردەمە ئەو زمانی ئەم سەردەمە نییە لەو سەردەمە ئەو زمانە چی بووە لەو زمانە لەو زەمینە ینی هەرچیمان خوێندەوە ئەبێ لە سێڕەهەندی زمان و زەمان و زەمینەی ئەو کات تەماشایکەین یەکسەر نەیهێنین بۆ ئەم سەردەمەی کە ئێستاکە لەبەردەستمانە هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئەمەیە کە دوجار داعش کۆتایی پێدێ ڕێکخراوی تونڕەوەکان کۆتاییان پێدێ لە ڕووی سەربازی نامێنن یاخود لاوازە بن بەڵام وەکو درەختەکە بە چەکی قورس و بە تەکتیکی نوێ بەڵام دوجار پێویستیمان بە شەڕێکی درێژخایەنە بە ئەرکێکی قورس و بە بیرێکی نوێ بەڵێ مامۆستا زۆر سپاس بۆ بچوونەکانت کات هەرەوەندە دەرفەتی داین بینرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە لەگەڵ ئێمەمانەوە تا پرۆگرامی داهاتوو بەخواتە نەسپێرم هەر شاد بن